لهولێرێ کەسێک هاتیە گرتن و لەگۆر زانیاریان پۆلیسە هەولێرێ 26 ملیۆن دلارên خەلکێ برنە حتاکو 20 سکاڵان jî serhatîne tûmarkirin bi tenê bû skala li Hewlêrê hejdene beryanûke jî li dihûkê bi taybet jî li qeza Zaxo evî kesê ku hatiye girtin û tûmetbare bi birina 26 milyon dolaran du skalayên dî hebûyne hukmekê zîndanê hebûye bi maddeya 456 ya yasa Sîzayên Iraqê ku ya nasb û ihtiyal yan jî ya fêlkirinê ye. Ebrûke di nava berpirsiyar da em dê li ser vê mijarê rawestîn, em dê zêdetir gotûbêjê bikeyin. Axiftina polîsê Hewlêrê jî bi dirêjahî û bi hûrgiliyên zêdetir me heye. Gel ev keysa ku li Zaxo jî çêbûy ka ew çibû û parê çend kesan bir bûn, çend skala li ser hatbûne tûmarkirin û sala çendê bûye û çawa evî kesî yê bi navê Elif ez naxwazim navê wî bînim şiyaya evî karî biket karê xwe biznesa xwe ji Zaxo veguhastiye Hewlêrê û li Hewlêrê jî keys hene ku heta ku 2 milyon dolara jî teslîmê vî kesî kirine da ku biznesê pê biket karî pê biket lê parên wan nemayne. Ew diket nava berpirsiyar da yek ji wan kesên ku pareyekê zêde daye ew û birayê xwe dê li stûdyê mêhvanê me bîtin kesekê din jî li dervê stûdyê her mêhvanê me li ser evê mijarê naxwazim nawekan bênim bixêr bên spas danekim min le stûdyoy xom dest pê yekim li lay ew berêzê li tenîş min danîştûye herdûktan bixêr bên spasî herdûktan ekim ba destpêk li stûdyo dest pê bikim kakî min bixêr bêt zor spas dikim etwanim bizanim çî bûye çi rûy dawe û parê êwe çend li lay سەرەتا منای خودای گەورم میرەبان ئەمە کە لەگەڵ ئەو کۆمپانیای ئیشمان کردیا لە 2010ەوە ئێمە کاری لەگەڵ دەکەین بازرگانی گشتی بوو تیزارەتی ئەشیا و جلگ و بەرگی دەهینا لە تورکیا بۆ کەمپەکانی ئێڵە هەتا کاری ئێوە ئەوە بوو یان هی ئەو کەسە هی ئەو کەسە ئەوە بەڕاستیش ئەو ئیشەی دەکرد یان ئیدعایە کرد بەڵێ ئەو داتای هەبوو داتاوەکو وەرەقی هەبوو داتایەکان کۆدی لەسەر بوو کە زۆر جار ئەمە لەگەڵی دادەنیشتین قسەمان لەگەڵ دەکرد دەگو ئەوە داتاکانە داخلیکەن لە کۆمپانیاکەی کە ئەمە ئیشمانی دەکرد لەگەڵ ئەو کەسە ئیشت دەکرد بەڵێ بەسی سەرەتایەکەی لەگەڵ برایەکەم یەکتریان ناسی دواتر 2020 مانگی یەک کۆمپانیایەکی بچووکی دانا ئۆفیسێکی بچووکی دانا بۆ چار نەفەر بووین ئەو نزیکی ئێوە بوویان ئێوە نزیک نەخێر ئێمە ئەو خەڵکی دۆکە ئێمە خەڵکی هەولێری لە ڕێگای برادەرێکی برام ئەومان ناسی و ئێمە سەرەتا نزیکەی دەفتە دۆلارمان پێدا کە بازرگانی لەگەڵ بکەین و ماگانە استفادەی لێ بکەن ئیش استفادەکە چۆن بوو یعنی هەر وەکو ئیشی ئێستا بوو یان بزنس بوو نەخێر ئەشیایی دەهینە بە داوای دەکرد لە تورکیا بۆ مۆڵەکان یان بۆ کەمپەکان ئیشی زیاتر لە سووریا بوو بەڕاستی ئیشەی دەکرد بەڵێ ئیشی دەکرد لە سووریان لە تورکیا نەخێر ئەو داتاکەی داخل دەکرد دەیوت ئەو بۆ نمونە ئەو قەڵەمە عەدەدێکم زۆرم بۆ بینە ئەو عەدەدە دەهێنا لەگەڵ تاجیرەکانی ئێرە هەولێرە ئێوە شتەکانتان دەهێنا نەخێر ئێمە نەمان دەهێنا ئێمە تەنها پارەکەمان دابووێ ئەو معاملەکەی دەکرد بۆ نمونە ئەگەڵ 50 دلار قازانز بە 25 ئێمە 25 ئی ئەو باش ئەوشەکەی دەکرد و پارەکەشی ئێوە بوو بەڵێ پێدەوتین دەیوت ئەوە 25 ئیمە 25 ئی بەڕاستی شوا بوو ئەویشەی دەکرد بەڵێ هەتاوەکو 2020 مانگی یەک ئیشەکەی تەواو بوو هەمووی ڕاست بوو یعنی تۆزێک کەمتر لە 2 ساڵ بەڵێ دوایتر گوتی کۆمپانیایەک دادەنیم بەنای کۆمپانیا ئەستێرەی گەل دەمەوێ هاوبەشی گەورەکەم کۆمپانیاکەم گەورەکەم هەستا کۆمپانیاکەی گەورە کرد ئەستێرەی لە کوێ بوو لە ڕاپەڕین فەرمی بوو ڕسمی بوو تۆمارکرا ئەوەی هەبوو عەقدی هەبوو لە حکومەتی کە ئەوە ڕاست بوو کۆمپانیاکە کڕی بووە برایەکەم لەگەڵی چوو بوو کۆمپانیاکەی لە غرفەتی جاری کڕی بووە شەهادەکەش ینی براکەش لەگەڵ چوە بوو غرفەی تیجارەی هەولێریش نەخێر براکەم بەس شەهادەکەی کە هینا ئەو لەگەڵی چوو بوو یعنی شەهادەکەی پیشاندا بوو ئێستا شەهادەکە بەڵگەمان هەیە بە شەهادەکەشمان بەرسم هەیە
پاشان وتی کۆمپانیادان کۆمپانیایەکی گرت لە چلمەتری نزیک تەرەفلایتیکۆ لەوێ کۆمپانیاکەیدانە تەقریبەن نزیکەی 65 نەفەر کارمەندی بوو لەوێ 65 نەفەر کارمەند بوون بەڵێ هەر نەفەریش 600 دلار 800 دلاری دەدایە معاش بوو بەڵێ ئەی تۆش لەوێ ئیشت بەڵێ ئەمن ساڵێک پێشەنجی لەگەڵی کارم کرد وەکو چاچی بووم لە شەریکەی بووم و هات چۆشی لەگەڵمە عیلاقاتی لەگەڵمە زۆر بەخوت بوو یعنی هەم جارێکە داهاتە لای ئێمە هاتە لای بنەماڵەیمە دەگۆ ئەمن حایلەکم لە هەولێرێ هەیە ئێوە حایلەی منە ئەو کۆمپانیایە ئیشی چی بوو ئەو کۆمپانیا بۆ نمونە تۆدا دەوت ئەم گڵاسم بۆ بێنە 500,000 بۆ 500,000 لە گڵاسم بۆ بێنە ئەو لەوێ تەڵابی دەکرد بە تەلەفۆنەکەی لە تورکیا دروستیان دەکرد دەیانهێنا بۆ هەولێر لە تورکیان سووریا لە تورکیا دروستیان دەکرد دەیانهێنا بۆ نمونە تۆ لە هەولێر بووی دەرگوت بۆ کەمپی بۆ نمونە دارە شەکران من دەمێ خێرخوازیە دەبێ بیان دەمێ ئەویش دروستی دەکرد دەیهێنا هەولێرێ هەتا دەهێنا دەیگوت بەوەن دەمهێناوە بەوە دەژە دەمە تۆ تیجارەکە لی دەکڕی ئەجە هەر یەکێک با لە بازرگانێک با لە هەولێر پۆلیس دەڵێت کۆمپانیاکەی ئەوە نەبوو کۆمپانیاکەی ئەو بوو خەڵک دەچن پارەی لە قەرزەکەم بە فایز نا ئەوە نەبوو ئێستام واقعەتی چکە من لە 2010 ئەمە مامەڵەی لەگە دەکەین پاشان خەڵکێکی زۆر هات بەڕووی داهاتن یعنی کێ دەهات کێ معامیلی ئەو بوو بزنسمانەکان دیان نەبوو ئەچکە ئێمە نەمان دەدیت باشە بەس یعنی یەکێک بێت داوای شتێک بکە بڵێت 500 دانە لەو شتە بووم بێنە یعنی ئیشەکە دەهات ئەمە نەمان دەزانی چێ نییە کێ ئەو خەڵکی دەبینی بەس خۆی دەیدیت بەڕێبەری کارگێری کۆمپانیاکە دەیدیت ئەو بەڕێبەری کارگەری کۆمپانیاکەش بەڵێ ئەو خزم بوون نەخێر ئەو خەڵکی پێکەوە ئیشیانە کرد ئەو پێشەوەی ئەمە بیناسین ئەو ناسی بووی بوو پاشان کە ئەو ڕۆی هەڵات ئەو کەی هەڵات 2021 مانجی هەشت جارێکیان ڕۆی 22 هەفت ڕۆی گوتی دەڕۆم ئیشەکەم کێشەکی لۆ پەیدا بووە دەچم کێشەکەم 2021 بەڵێ 21 حوت بەڵێ باشە گوتی کێشەکەم لۆ پەیدا بووە دەچم ئیشەکەی خۆم هەڵ دەکەم و دێمەوە پارەکەی خەڵک دەدەم باش پاشان کەی گەڕایەوە گەڕاوە 22 گەڕاوە گوتی هێشتا وەخت مایە دەبی پێستم بە وەختە من ئەمن دەڕۆم دەگەڕێنەوە پاشان خەڵکەکە ڕازی چوو گوتی دەڕۆم بۆ تورکیا دەڕۆم بەس ئەو کاتە بە دزی ڕۆی کەس نەیزانی چۆ نەتوە باش سەمان لەگەڵی کرد گوتی ئەمن لە بەغدامە منەزەمە کە بوو بەناوی USAID چکە چەند ئەو کۆمپانیا چەند هەن ڕسمی ئەو منەزەمەی تێدا بوو ئەوجا ئایا ڕسمەکان لە یوتیوب لە گۆگڵ USAID ئەزانی چێ بەڵێ USAID USAID حکوومەتی ئەمریکا لە ڕێگەی ئەو منەزەمەوە هاوکاریەکان ئەگەینێ بە عێراق بەڵێ ئەویش گوتی من عەقدم لەگەڵان هەیە دەچم عەقدەکەی لەگەڵان نوێ دەکەمەوە بزانم کێشەکەم چییە باشە 22 نۆت تەلەفۆنیمان بۆ کرد لە گوتی من لە بەغدام دەچمە سەر حدودی ئوردن 22 ترەیلە سریلاک داخل بووە سریلاکەکان بە غەڵەتی هێنایە بۆ کێشەکەی من وا بۆ پارەکەم ئاسێ بووە پاشان ڕۆی هاتەوە بە ئێستاش ڤیددیۆی دقیقیمان هەیەکە لە بەغدا قسە لەگەڵ کارمەندەکان دەکات دەڵێ من دەگەڕێمەوە و پارەی ئێوەش دەدەم و هیچ کێشەکمان نابی بەڕێبەری کارگێڕیکەش لەوێ ئەو کاتە قسە دەکا دەڵێ خەڵکەکە یعنی لە تام چویتە دەرێ هیچ ئەوەی ئێستا تێنەگەیشتم کاکی من ئێستا یەکەم شت پێم بڵێت تو چەند پارەت خستنەوە ئیشە من سەرەتاکە دەفتەرێک ئی خۆم شخصی خۆم باشە سەرتا دەفتەرێک باشە ئیبراکەشم نزیکەی 2 ملیۆن و نیوە بێجگە لە قازانجی کە ئێستا دۆلاریان دۆلار 2 ملیۆن و 500,000 دلار برات بەڵێ لە ناو چی ئیشێکن لە ناو ئەو کۆمپانیایدا بوو کۆمپانیاکە هیچیە کۆمپانیاکە تۆ دەدوت ئەو تیجارێ بازرگانیە بازرگانی پارە بە فایز دێ بە خەڵک نەخێر ئیمە لە ناو زۆربەی ئەو کەسانی کە پارەیان دایتێ ئی ئەو شتەی نییە ئەی ئەوانی تر زۆربیان پێدایتێ بوو بازرگانی بەڵێ بەیان 2 ملیۆنی و دلاری براکەت لە ناوچوو بازرگانی لەنا ئەو بازرگانیدا بوو لە 2010 ئێمە معاملەی یعنی وەکو ڕەسمالی شەریکەیە ڕسمانی نا هەر بەعەقد و بە هەموو شتێک ماگانە براکەم بەڵێ شریکن هەتاوتی وهاشی ودوتی ئەمن دەسمە تورکیا دێمەوە کە ئەو مشکلێم هەل بوو
کارگەیەک دادەنیم لە هەولێر من و تۆ بە شەریکی دادنێ وتە برایەکەم کارگەیچی کارگەی وتی ئەکسوارات و گڵۆپ و ئەو باشە قازانجی براکەت چەند بوو قازانجی براکەم بێجگە لە قازانجی یانێ بەس پارەکەی کە ڕۆیشت هەتا ئاخی دەقەی 250 دەفتەر 250 دەفتەری براتنەوە ئەو ئیشەیە بەڵێ بۆ هەر مانگێک چەند وەرەگرت بەو 250 دەفتەرە بۆ هەڵمانگەک دیار نەبوو مەقسەدم ئەم پێ دەڵم بۆ دەفتەری هەر دەفتەرێک چەند پارە قازانج بوو چاردە وەرەقە بوو هەبوو دە وەرەقە بوو هەبوو چاردە وەرەقە بوو هەبوو 5 وەرەقە بوو براکەت ئەو پارەی وەرەگرت براکەم وەری دەگرت پێی دەوتۆ دەگۆبینە بۆ نمونە ئیشەکی مهمتر هەیە وەرە ئیشەکەی بکەین پارەی زیاتر و ڕسمالی لۆتو زیاتر دەبی یانەی قازانجەکە لۆتو زیاتر دەبی باشە ئەو خەڵکی تر کە پاران لە ناو شەریکەکە خەڵکە ئێستا براکە 250 دەفتەرە خەڵکی تر هەبوو پارەی زۆرە بە 4-5 هاوڵاتی کەش هەیە و پارەی زیاتریش تێدا ئەوانە کێن ئەوانش هەیە دەوڵەمەندی تایە پەرلەمانتەری تایە کەسی ناسراوی تایە ئەنواع شخصی تێدا هەیە یان نە باڵێ تێدا ناوەکانم پێ مەڵێ بەڵام پۆستەکانم پێ بڵێ پۆستەکان ئەم نازانم چێ و چێ نییە تەنها بەڵام نەفەری پۆستداری تێدایە بە پۆستی تێدایە باش لەکێکەوە ون بووە لە 22 نۆ ون بوو 2021 بەڵێ باشە کاکەوە ساڵێک ڕۆی ئەوە نزیکی ساڵێک بەڵێ بوو تاوەکو ئێستا بێدەنگ بوون شکایەتمان کرد 15 کەس ئێستا وەزانم لە کەیسەکەش لە شڵتەی باسی کرد ئەوڕۆ باشە باسی کرد وتی باش شکایەتەکەمان کرا هەتا ئێستا نەحکومەت هیچ کەسێک نەبێ بەرپرسیار نەبووە زانیاری نییە لەسەر ئەو کەسە هیچ زانیاریمان نەبووە لەسەری تەنها یەک جار برا گەورەکەم ئەو برایی کە مەعامەلەم لەگەڵێکی دێنا برایەکەم بوو دیتی بووی لە هەولێر بەڵام ئەو کاتە ئەو سیارەکەی وانە بۆ کە لە دوایی بڕوە ڕۆیشت بوو لێی بزر ببوو باشە ئەتوانی بێدەنگێکی بزمت باشە پێم بڵێ ئەڵێن تەقش کراوە بەڵێ تەقە لەکەی کراوە ئێمە هەندێک پارەی خزمی خۆمان لەلا بوو کە بۆ معاملە و قازانج لەگەڵ بەڵێ قازانجمان لێوەگەت بوو دوو معاملە سێ معاملەمان لەو گۆکردن پارەکەشماندا بوون و قازاند بەڵام کە جاری کۆتایی ڕۆی ئەو خزمانە هەستان گوتیان کاکە ئێمە ڕناوەستی ئێمە پارەی خۆمان دەوێت باشە براکەی مش کەفیل بوو براکەی من کەفیل بوو هەستان لەگە براکەمە تا لێک بۆ ناخۆشیش براکەم هەڕەشەشی لێکرا لێشی درا کە ئێستا تەقە لە براکەت کراوە یەکەم جا تەقەی لێ نەکرا بەڵام هەڕەشەی تەقەکردنیان لەمە کرد باشە گوتیان ئەگەر پارەکەمان بۆ نێنەوە تاوەکو کێ مۆڵەت بێوە دراوە مۆڵەتەکەمان ئێستا ئەمە ئی کە لە براکەمیاندا سیارەیەکمان هەبوو سیارەکەمان فرۆشت هەندێک پارەماندا باش بەڵێ لەگەڵم بمێنە سپاسەکەم ئەچمە دەرەوەی ستۆجیۆ کاکی من ئێوەش بەخێر بێن سپاسانەکەم معاملەکەت لەگەڵ ئەو کەسە چی بووە و بە چەند پارە بووە زۆر سپاس شایان خان دیارە ئەو بەڕێزە سەرەتایی پاش کۆڕۆنە کە خلاص بوو سەرەتا و بەڕێزەمان ناسی وەکو مشتریەک داخل بوو ئێمە دوکانمان هەیە لە فامیلی مۆل باشە سەرەتا داخل بوو گوتی من کابراایەکەم لە ئەمریکا هاتیمەوە باشە گوتی کۆمپانیایەکم بە تەمامە کۆمپانیاش دێرم کۆمپانیای قش هەتان پێکەنی گوت بە خۆت قش نیە چۆن کۆمپانیای قش لاکوی سابەتێک بەو شێوازەی داخل بووین بدایەت داوای زلکی شخصی خۆی کرد چار قاتمان پێدا نزیکەی 1200 دلار باشە پارەی خۆیدا یعنی هەر جارێک پارەی دەردەهینا دەفتەرێک دوو دەفتەری پێبوو هەردوو لە چاکەتی بەرچی قاتی هەتا قاتەکانیشمان لۆ چادا کرد حەزمی قاتەکانی سلوشر دواتر پاش 6 مانجی تر گوتی کۆمپانیام دانایە نزیکەی 6 کارمەندم هەیە دەمەوێت تیشێرتیان بۆ بکەم باشە هاتن تیشێرتەکانیان برد پێش وەختە پارەیدا 2 ملیۆنی لەسەر مێزیدانە گوتی دواتر دێن حەزمی خۆیان دەبن باشە دواتر هاتەوە پاش 2 مانجتر گوتی ئێستا کۆمپانیەکەم گەورەتر دەکەم ئەم نازانم چ دەکات چ ناکەم مین پارەی خۆی دام ئەشای خۆم دەفرۆشم باشە دواتر هات گوتی کۆمپانیەکەم گەورەتر دەکەم بڕی نزیکەی 2 دەفتەر و 95 وەرەقا داوای قاتی کرد 100 کارمەند بە ناوی ثلاثی قایمەکی بۆ هینام گوتی ئەو بە ڕێزانە دێ حەزمی وەردەگری هەر کارمەندەك سێ قات سێ قەمیس سێ ڕیبات و لۆگۆ هەر شخصە و بەو شێوازەی
ئەمن ئەوە بوو ساحبکارم گاز کرد ساحبکاری گەورەتر گاسم کرد لەگەری دانیشتن ئەو ناویتر ناوەکان برێم شایان خان ئاساییە ناوی ئەو کەسە مەڵێ حەز ناکەم ینی باشترە ناو لای ئێمەش هەیە بەڵام باشتر ئەوە نەڵێ بۆ ئەگەدا دوونە ها ئەوانە دوو کەسن یەک کەس نییە باڵێ بەڵێ ئەوە دوو کەسن ئەوانە پۆلیس ئەڵێ یەک کەسە پۆلیس ئەوی تکە گرتیە شایان خان باش یان یەکێکی تر ماوە دەستگیر نەکراوە بەتەواتی نەگەیشتە جەنابەت لەگەڵ پۆلیسمان کردووە پۆلیسمان هەیە ئەزانم بەڵام ئەڵێن یەک کەس ئەو ئیشەی کردووە ئەوانی تریش کارمەند بووینە ڕەنگە پێیان نەزانی بێ شایان خان ئەو بەڕێزەی کە ئێستا مشکایەتم لێ کردیا گرتیتم خاوەنی کۆمپانیاکەیە ئەوی ترکەیە ئەوی تکە ئەو بەڕێزە ئەوەی بەکار هێناوە وەکو خاوەن بەکاری هێناوە بەڵام ئەو بەڕێزە کردوێ وازیها قسەی لەگەمە دەکرد هەر ئەمەی تاخیر کرد هەتا ئەو بەڕێزی ڕقەمیەک ڕای کرد وازەحە تێگەشتم ڕقەمیەک مەبەستت دەستگیر کراوە دووەکە ماوە واجهەکە ماوە دەستگیر کراوەکەی ئێستا باشە بەڵێ باشە پێم بڵێ بە هاوکارانی منێ وتووە کە ئەو بەناوی خەڵکەوە قسەی کردووە بەناوی دەستگای فەرمیەوە قسەی کردووە بەڵێ 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 بەناوی کێوە قسەی کردووە بەڵێ قوربان گوتی ئێمە دەستگای بارزانین بە ئێمە دەستگای بارزانین هاوکاری کەمپەکان دەکەین بەناوی ئەوانەوە و هەر جارێک داهاتە لا ئێمە باڵێ باڵێ بڵێ باڵێ بەناوی دەستگای بارزانانی قسەی کرد ئەو دەستگا پیرۆزەیەکەوە چەندین ساڵ لە خزمەتی خەڵک دەکات باشە چونکە ئەو کەسانەی شایان خان لای جەنابەت معلومە کە فێڵ لە خەڵک دەکەن ناوێک بەکاردێنین ئەو ناوانە زۆر سمعیان جوانە کە بەو ناوەی هاتە داخل لای ئێمە بوو ئەمە زۆر خۆشحاڵ بووین دەستگایەکی وەکو دەستگای بەو شێوازە لەگەمە کار بکە کەواتە ئێمە دەتوانین مانگانە و ساڵانە بڕە داهاتێکی قازانجی حەڵال بۆ خۆمان دەستە بەر باشە چونکە ئەو بوو خەیاتمان گاز کرد ئەو کارمەندەی بەڕێزت لە تەنیشت دانیشتێت لە ستۆدیۆی هات یەک لەوانە بە تەمەنەوە دەزانم تەمەنیش چەندە هات قیاسم وەرگرت بەڵێ ئەو بەخۆم قیاسم وەرگرت جوان قاتەکانم دایتێ بەدەستی خۆم تەسلیم کرد تەسلیم کرد بەڵام پارە نەفەریوەکی جەنابیان نانام پارەمە نەگرت وەکو تەسلیم ئیشەکەی من شایان خان بەستە مەشایکە ئەو بەڕێزە گوتی ئاگادار بە ئەمە بزە بدل یەکی شەش دەمانەوێ یەکی هەفت ئیفتتاحمان هەیە ئەو بەڕێزە لە لای جەنابەت زۆر وایە باشە لەو ئەوازە یەکی هەفت گوتی ئەمە ئەوە دەکەین ئەمە 26 لەمان تەواو کرد شایان خان بەس با بگەینم وازەحتر لای جەنابەت فەرموویان چونکە من کاتم نەماوە لەبەروا بەڵێ زۆر سپاس ئەوە بوو بەڵێ ئەمە بەسەری لۆ تەواو دەکەم ئەوانە کە داهاتن لا ئێمە شایان خان ئاگادار بە گروپێک داهاتن یەک بەناوی سایقی یەک بەنای بۆدوگاردی ئەوانەی کە لەگەری بوون هەمووی مەترک و 85 زیاتر بوون ئەوە هەڵی بژاردبوون بۆ شازە چی لەمە کرد شایان خان ئەو 100 نەفەرە کە هەڵی بژاردبوون ناردی بەواستەی من جلچی من لە هەر 100 نەفەری پارەی وەگرت بوو بۆ کاتێک ئەتوو گەنجێکی کە دەرەی وەرە لە کۆمپانیایە کار بکە کۆمپانیایەک سەرەتا جلکرد بداتێ پێش ئەوەی مەعاشت بداتێ ئەوە شتە چ کارەسا ئەو لە ئەوروپا شتیوا هەیە یەکسەر ئەوانە گوتیان کۆمپانیاکی باوەڕ پێکراوە کاکە تەمەشاکە وەزعکە بەو شێوازەیە ئەوە بوو ئەوانە بەواستەی من ئەو 100 نەفەرە هەر نەفەری دەفتەر و 2 3 4 5 لێوەگرتێ ئەم ئێستاش نازانم مۆزوعەکە ئەوە هێشتانیان لەو حاڵەتەی وێندەر کە دابینمان کرد دەنگم لەلایە و دۆکۆمنتم لەلایە پێمان گوتن گوتی 21 پارەت وەردەگری 21 سعات لە پێش کۆمپانیام گوتیان ڕای کرد 22 شکایەتم لێ کرد ئەوی لێرکانە بوو ئەمن هاشتمە ژۆرێ بۆ ئاگداریت 24 هەشتیش دیسان تازیر کرایتەوە لەگەر بەڕێزی ڕقم دوو بەس ڕێزی ڕقمیە کە گیرایە ئەوەش لەگەرە هەردوو تێگەشتم سپاس دەکەم زۆر سپاس من قسەی پۆلیسم هەیە بە کورتی ئەگەر قسەیت هەیە بە کورتی قسەیەکت هەیە باشە حەزەکەم هاوکارمان سیدا لەشکری پرۆدیوسەری بەرنامە چووە 8 دقەی لەگەڵ کاکوگەر ڕێکۆرد کردووە بەڵام ئێمە مەجبورین تەنیا 5 دقەیەک بڕۆین زۆر زانیاری زیاتر دەبێت لەسەر پۆرتال دواتر دانێن بەڵام گوێ لە قسەکانی کاکوگەر وتەبێژی پۆلیسی هەولێر بەڵێ ئێستا من لە نێو بەڕێبەراتی پۆلیسی پارێزگای هەولێرم چەند ڕۆژێک پێش ئێستا پۆلیس
پیاوێکی دەستگیر کردووە کە نزیکەی 26 ملیۆن دۆلاری هاوڵاتیانی بردووە و دواتر خۆی ون کردبوو بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو پیاوە چێە تەمەنی چەندە خەڵکی چێندەرەیە و ئەو پارەیە چەند بووە کە لە خەڵکی بردووە چەند کەس داوای یاسایی لەسەر تۆمار کردو. ئێستا بەڕێز مقدەمی ماف هۆگر عزیزم لەگەڵدایە کوتەبێژی پۆلیسی پارێزگای هەولێر. جەنابی مقدەم ئەو کاتت باش ئەو پیاوە چێ و خەڵکی چێندەرە؟ بەڵێ ئەو پیاوە بەناوی ئەلف میمە دیارە تەمەنی 45 ساڵە خەڵکی دهۆکە دانیشتووی بە ئەسڵ زاخۆیە. دیارە ماوەی ساڵێک هاتۆتە شاری هەولێر بە فێڵ هەڵساوە بە دانانی کۆمپانیایەک بە ناوی ئەستێریگەل لە گەڕەکی برایەتی بۆ بەوەی کەەوە بەڵێندەرایەتی و بازرگانی گشتی دەکا. دوای ئەوەی کە ئەو کۆمپانیایە دادنێ کۆمپانیەکە وەهمی بووە مۆڵەتی هەبووە لەلایەن حکوومەتەوە. ئەمە دەڵێن وەهمی بووە، ینی مۆڵەت پێدراو نەبوو، ڕێگە پێدراو نەبوو، هیچ نووسراوێک یاشتێکی نەبووەکەوە مۆڵەت پێدراوبی، بەڵام وەکو ناو دایناو دیارەخە بەڵێندەرایەتی لەگە خەڵک کردووە بەوەی کەەوە پاریان لێوەردەگری و بە فایز بیانداتەوە بۆ ماوەیەک ئەو پاریان لێوەرگری. دوای ئەوەی کە ئەو حاڵەتی ئەنجام داوە بۆ لەوە گەڵ چەند کەسانێک و پارەکەشی داینەوەتەوە بە شێوێکی منەظەم. دیارە ئەو کەسانە وەکو ئەوەی کە ڕکلامێک یانەوە تێ تەژجیعێکی دینە کە خەڵکانی تریش بێنن بۆ ئەو کۆمپانیایە هەڵسن بە پێدانی پارە. دواتر دوایەوەی کە سرنجی چەند خەڵکانێکی ڕایە شێشایە ئەو کۆمپانیە بەرداوام پارێ وەکو بە ناوی کۆمپانیا پارەی لە خەڵک وەرگتووە و خەڵکێکی زۆر لە نێو ئەو بابەتە تێکەتووە و ئێستا و کەش 15 داوای یاسایی تۆمار کراوە و ئەمڕۆ 3 داوای تری یاسایی لەسەر تۆمار کراوە، واتە زیاتر. بەڵام پێشتر 2 داوای یاسایی تر هەبوو، بەڵام کەسەکان ئەو دوو کەسە 2 داوای یاسایەکەی خۆیان کێشابەوە لە ساڵی 2021. ئەو بابەتێک کە باسی کردیا لە ساڵی 2021 20 بووە ئەلەو نێوەندە بووە. باش لە لێکۆڵینەوەکان باسی وەی کردووە ئەو 26 ملیۆن دۆلاری لە چەند کەسی وەرگرتووە، هەر ئەو 18 کەسن یان کەسی دیکەشی لەگەڵدایە؟ خۆی تۆمەتبار تۆ دەبی بە بەڵگە بیسەلمێنی. تۆمەتبار قەت ڕاستی ناڵێ لە زارێک دای من دەیوێ ڕێڕەوی لێکۆڵینەوە بگۆڕی یان چاواشە بکاتن لەگەڵ لێکۆڵەر، بەڵام ئێمە دەبی بە بەڵگە بیسەلمێنین و خەڵکانێکی زۆر هاتوون و دڵنیام خەڵکانی تری شەنە کەوا بێن داوای یاسایی تۆمارکەن. ئێمە ئەمڕۆکە لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر هەدەفمان لە دانانی ئەو پرێس کۆنفرانسە بۆ ئەو کەسانە بوو کە هۆشیاریان بکەینەوە بێن داوای یاسایی تۆمار بکەن، دەرگای بنکەکانی پۆلیسمان و نووسنگەکان نێشتنی تاوانمان دەکرێنەوە بۆیان بۆ ئەوەی داوای یاسایەکانیان بەرزکەنەوە تاکو ڕێڕەوی یاسایی بەرامبەر ئەو تۆمەتبارە بگیرێتە بەر. وەکو ئاماژەشم پێکرد تاکو ئێستاوکە 15 کەس هاتوون بە تۆمەتیان خستووە و داوای یاساییان لەسەر تۆمار کردووە. باش بە پێی مادەیەک ئێستا دەستگیر کراوە و ئەو تۆمەتبارە هیچ سابقەیەکی دیکەی هەبووە لە ڕابردوودا؟ بەڵێ ئەوەی ئێمە وەکو پێشینەی تاوانی بەڵێ وەکۆی ئەمە زانیاریمان هەبێتن لە ساڵی 2012 لە شاری دوهۆک دیارە بە هەمان بابەت فرۆفێلی لە خەڵک کردووە و هەروەها سزاش دراوە و سزایەکە خۆشی تاوا کردووە بە پێی مادەی 456 لە یاسای سادانی عێراقی و ئێستا ئەوکەش بە هەمان مادە لە یاسای سادانی عێراقی واتە مادەی 406 کەەوە باس لە نەسب و احتیال دەکاواتە فرۆفێڵ ئەو کەسە ئێستاکە تۆمەتبارە و دەستگیر کراوە و هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیریان کرد لەبەرەوەی ماوەی. بەڵێ سپاس بۆ بەردەستگای پۆلیسی هەولێرە. بەڕێزم عیلەکەی زۆر هەژارە لە دووە پۆزیان خراپە و خۆشی لێرە چۆنە ژیا بۆ هەموو پارەوە؟ بازرگان بوو، بازرگانش گەورە بوو. طبعا پۆلیسی هەولێر دەڵێ هەموو لە خۆشیەکانی خۆی سەرف کردووە. ئێوە واز ینی ئێوە وا تەسەوڕەکەن هەموو 26 ملیۆن دلارەکەی سەرف کردبێت؟ لەکوێ پارەکە؟ ئەو گوتی من دوو شریکم هەیە لە تورکیا، پارەکەم لێ ئەدەست کراوە، دەچم کێشەکەی خۆم چارەسە دەکەم دێمەوە. ئەوە ساڵێکە چارەسەر نەبووە؟ چارەسەر نەبوو کە ئەو ڕۆژەی ڕۆیشتیش هەتا ئێستا نە تەلەفۆنی لەو کەس کردیا، باشە، نە پەیوەندی لەگەڵ کەس هەبووە. باش، تەنها ئەو کاتێ هاتە
کە پێش 22 و بڕوە ئەمە پێما دوتمان ئێمە تهدید کراوین باش شکایەت لێ دەکەین ئەوتی ئیفلاسم کردێ گوتی من هیچ شەکم نییە ئیفلازم نەکردیە و پارەکەشم نەڕۆیشتووە باش پێما وتمان شکایەت لێ دەکەین خەڵک شکایەت لێکە سپاس گوتی من شخصێکم لە پشتە ئەگەر ئێستا من بگیرێم دوای سعاتێکی من بەردەم نەتانزانی کیا و شخصە پێمان وت ئێستا مەڵێ بەڵام یعنی دوای هەیە بەرنامەش ئەمە نازانی چێ هەتا ئێستاش بەس تەنها ئەو قسەی کرد بەرپرسیاری ئەو قسەیە لێرەوەش فەرموو داوا لەسەر و بازان دەکەین چکە هەتا ئێستا کەس حیلە گۆکی منێ ئەمە حیلی لەگەمە تێکەر بوو نێگوت ئێمە کوڕێمە ماڵەوە باش لێرەوە پێمان و دووتمان چ کێشەکە تێ بامان لێت هەڵکەی پاسان لەگەدانێن گوتی ئەمە هیچ سکاڵەمان تۆمان کرد داواکاری ئێمە ئەوەیە حەقمان بدرێت چونکە هەتا مانگی 11 ئەگەر هیچ پارێک نەگەڕێتەوە ئەو خانیە ئێستا لە بنەمەیە بفرۆشین قەدەکانی خۆمان پێ بدەینەوە و قەردەکانیش بەو بۆ پاڵش تەواو نابی تێگەم سپاس دەکەم بەڕێزم زۆر سپاس دەکەم زۆر سپاسکەم ڕۆمانی بەرپرسیار بووی سپاس بۆ ڕێزەی ئەو بەڕێزەی تریش کە لەگەڵمان بوو زۆر سپاس ئەویش زیاتر لە 290 وەرەقەیان 29,000 دلاری تایە زۆر سپاسانەکەم ئەسکاڵایان تومار کردووە هیوادارم ئینشاڵڵا ئەو سکاڵایان جامێکی باشی هەبێ کە تا ئێستا دەستگیر کراوە شتێکی باشە زۆر سپاس بهەوە گەلک سپاس بهەوەش ئەڤەر پرسیارە ئیرۆ بوو خۆش